باوەڕم پێ بکە پارە مشمش لۆم دارم بکەم یعنی کە ئەو چاوەڕێ ئەو پارەی دەکەم وەگرم لۆی بکڕم بەڕاستی ئەگە ئەمورم بسوڕێ ئیشەکی باشترم هەبی بەخۆی نایەمە ئێرە یعنی تەنی 2000 ڕوبعک 20 فەردە با دەکەی بە 2000 ڕوبعکی ئەگەر لۆرێکی با دەکەی 40,000 دەوەستی یەکێ 8000 دوو لۆری بالەکێتانی وڕانە 16000 ئەویشە نادات ئێلۆ نایدەی هەموو توجارەت پێ دەکەن کاکە بەخوای بەخوا بڕۆ هەموو شەریکاتیش پێ دەکەن هەموو توجارەت پێ دەکەن حتا پارەوە نەگرن ناسینە ئیشی ئەم یەک بە شەخصی خۆم ئەوانش بچن بەخوای من ناچم ئەمە وەچی مەجموعە عەمەلەکی لە 98 لێرە ئیش دەکەین ئەمە پێشتر پارەیان دەداینێ دوایە پاشەنجینێ تقریبا ساڵێک دەبیتن یعنی ئێستا ساڵێکە 3 مانگ جارێک 4 مانگ جارێک پارەکەمان دەدەنێ ئەمە ژۆ دوسێ جارە پێیان برین کاکە مقاول ئەمە هەموو عەمەلەینە هاتینە لۆ 2 دیناری لێری شێ دەکەین هەموو کرێچینە یعنی ئێستا ئەو عەمەلانی ئێرە زۆرە زۆری کرێچینە یەک بە خۆشم کرێچیمە یعنی بە خۆشم کرێچیمە لەوانەیە احتیمالی ئەمن هەتا حدێک لەوانەیە تۆزێک باشتر بوون لەوانی دی لەوانەیە احتیمالیە میسالەن یعنی شتێکم مەسەلە هەبی کە بدەمە کرێخاینەکەی بەس بەڵام عەمەلم هەیە ڕۆژانە ئەگەر ئەمنە ڕۆژانە پارەی نەدەبێ نیتی لۆ ماڵ و مداری سەرفکە یعنی لۆ ماڵ و مداری سەرف کاتە ئەمەش داوامان لە مقاولەکەی کردێ برای بەڕێزم ئەمە ڕۆژانە دەمانەوێ ئەو ئیشەی دەکەین ڕۆژە 20,000 25,000 15,000 ڕۆژانەکەمان بدەنێ مقاول بەمە دەرێ کاکە حکومەت پارەم ناداتێ برای بەڕێزم ئەمە تەوە لە تقریبا نزیکە 5 مانگ 6 مانگە کاکە حکومەت پارەت ناداتێ کاکە ئیشەکەی ڕاگرە کاکە ڕاگرە برێ کاکە وەڵای حکومە دە تو پارە نادێ من عەمەلەشیش دۆ من ناکە